هاوکات لەگەڵ ئەم ماتەمینێدا پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی کەسوکاری مامۆستا سەمیر و هەروەها هاوکات لەگەڵ ئەم پرسەدا پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی کەسوکاری خواڵێ خۆشببوو دکتۆر پێشڕۆ و خانەوادەکەی دەکەین کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا بەهۆی هێرشێکی درۆنی و بالیستی لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە کرایە سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و بۆ هۆی شەهیدبوونی دکتۆر پێشڕە و مناڵەکەی و چەندین قوربانی لێکەوتەوە. بۆیە بە ناوی قوتابخانە و بە ناوی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و بەڕێوەبەرایەتی پەروەردەی دەوروبەری هەولێر ئیدانەی ئەم کارە وەحشیگەرانەی سوپای پاسدارانی ئێران دەکەین. ئامادەبوانی بەڕێز ماتەم جێڕانی خۆشەویست لە بەراییدا بە سرودی ئەی ڕەقیب چەند ساتێک بۆ گیانی پاچی شەهیدان دەوەستین. فەرموون بابەیەکەوە ئەو ماتەمینی ڕابگەین. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل في السماء بروجا وهو الذي جعل في النهار بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا نیگام نقمی فرمێسکە و بێنم پڕ لە گریانە دڵم تاسەی دیداری ئازیزێکە چەند ڕۆژێکە دنیای فانی بەجێشتووە ئەو دەیزانی نەسیمی خۆزگەم بە دووری ئەو ناسرەوێ ڕۆیشت و لە خەم زیاتری بۆ بەجێهێشتم چەشنی کەناری کۆچی کرد و ڕەنگەکانی بەخشیە پەلکە زێڕینەی دوای باران ئەو ڕۆیشت و بێماڵ ئاوایی جانتای سەفەرێکی ئەبەدی گرتە دەست و مەرجی موتربەی ژیان کرد و
گەڵای درەختێکی بەسەردا باراندین بەم وەرزی سەهۆڵبەندانە پاییزی کردە سەردێڕی هەواڵی ژیانە جوانەکەی نازانم بە زمانی شەماڵ بدوێم یان بە هەنگاوی قەدەر ئەو پیاسێ تەواو بکەم ئاخر ئەو لە خەمی وشکبوونی گوڵەکان بوو پرسیارەکانی جودایی لەسەر بۆردی پۆلەکانی قوتابخانەکەی دەسڕیەوە بە خەتێکی ژیان دۆستانە دەینووسی ژیان لەگەڵ ئازیزانم نەوەک جودایی چێ دەیزانی ئەو نازدارە بارگەی خەمی هەڵدەگرێ و منزڵگای گۆڕستان دەبێ چێ دەیزانی پەلە هەورەکانی ئاسمان دەگرێنێ چێ دەیزانی لە بەرەبەیانێک بێخەبەر ئازیزانی بەجێ دێڵێ چێ دەیزانی جەرجی دایە حاجیکەتان دەسووتێنێ و گڕ بەردەداتە ناخی خوشک و برا و براژنەکانی چێ دەیزانی مامۆستاکان بە چاوی پڕ لە ئەشکەوە بەجێ دێڵێ مامۆستاکان ئەو کاتە بە فرمێسکەوە پرسیارەکانی تاقیکردنەوەیان دەخوێندەوە قوتابیەکان و شەو فرمێسکیان ئاوێزانی یەکتر دەکرد و شار تاسا بوو هەرچی هەواڵی مەرجیە مازیزەی پێدەگەیشت دەیگوت ئەسەف باوەڕی نەدەکرد مزگەوت و گۆڕستان پڕ بوون لەوە ئازیزانەی کە لە ناو سیپاڵی ئەسەف و تاسەباریدا بە دیار گۆڕی جوانە مەرگدا دۆشدا مابوون کاکە تۆ پێم ناڵێ چیت بۆ ئەو خەڵکە کردبوو لە ژیان ئاواییدا بەو ئەندازەیە تازیەبار بن ئەو هەموو قەرەباڵغیە چی بوو لە چۆڵی تۆدا بینیمان کاکە ئەی ئارامی دڵی ماندوو شەکەتم خۆ دەزانم ڕۆژێک دێ مەرگێک منیش ڕاپێز دەکا و بەرەو لای تۆ دەمهێنێ ئیتر ئەو کات بێمە خەوی شێ و بڵێم وەرە لام کاکە سەرمامە ئیتر چۆن بتوانین فرمێسکی ڕژاوی چاوەکانی ئازیزانت بسڕینەوە دایکە کۆڵۆڵەکەت لە شیرین خەودا بوو ئێستا ناخیان ئاڵوودەی خەمە براکانت خوشکەکانت براژنەکانت چاوی هەموو ئازیزانت داکردۆتە باران ئەسەف برا تەمەنت وەک بەفرباری و توایەوە ئەو خەمەی دڵی تۆی وەستان دوای تۆش بارگەی لێکنا تۆی بەرەو گۆڕ برد خەم ڕەوێنەکەی ماڵ و مەجلیسی هاوڕێ و هەڤاڵانت تۆ ڕۆیشتی بەڵام ئاکار و ڕەفتار و خۆشەویستی و وەفا و دڵسۆزیت لە دوای خۆت بەجێهێشت ئارام بن و براجیان گەردەنت ئازا بەڕێوە بەرە بەوی قارەکەی قوتابخانەی ئەرینا بەناوی دەستەی کارجێڕی و مامۆستایان و فەرمانبەران و قوتابیان و ئەنجومەنی بەڕێوەبردننی قوتابخانەی ئەرینای بنەڕەتی کوڕان بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین بەخێربێن سەرسەر و سەرچاوان بەڕێزان ئامادەبوونتان لەم بۆ نەویستەوە نیشانەی وەفاداری و دڵسۆزیتانە بۆ مامۆستای جوانەمەرگ مامۆستا سەمیری ڕەحمەتی خۆشەویستان مامۆستای کۆچکردوو لە ساڵی 2014ەوە کاتێک دەستی بەکار کرد لەم قوتابخانە وەکو بەڕێوەبەر هەوڵی داوە هەنگاوی ناوە بۆ ئەوەی کەوا بتوانێت کۆمەڵێک کار ئەنجام بداتن لە قوتابخانەکە بۆ ئەوەی بتوانێت بەرەو پێشی زیاتری بباتن وەکو ئیستفتاحێک کاتێک کە ئەم قوتابخانە لەم قوتابخانە دەستی بەکار کرد هەوڵی ئەوەیدا گۆڕانکاریەکی تەواو بکە لە پرۆسەی پەروەردە و فێرکردن بە تایبەتی لەم شوێنەی کە ئەم قوتابخانە تێدا بنیاتنراوە.
لە کۆتایی ماوەتەوە بڵێن مامۆستا سەمیر محەممەد لە ساڵی 1985 لە شاری هەولێر لە بنەماڵەیەکی هەژار و کورتپەروەر لەدایک بووە. خوێندنی سەرەتایی لە قوتابخانەی نیگار و ناوەندی لە ئیبن خولەکان و ئامادەیی لە ئامادەی ئازادی کوڕان تەواو کردووە. دواتر بڕوانامەی بەکەلۆریۆسی لە کۆلیژی پەروەردەی وەرزشی زانکۆی سەلاحەدین بەدەستێناوە. لە ساڵی 2006 دامەزراوە. لە ساڵی 2012 تا 2014 یاریدەری بەڕێوەبەری قوتابخانەی تووڕەقی بنەڕەتی بووە. پاشان بووتە بەڕێوەبەری قوتابخانەی ئەرینای بنەڕەتی. لە ماوەی 7 ساڵە کە بەڕێوەبەری ئەو قوتابخانەیە بووە، بەڕێوەبەرێکی دڵسۆز و بەوەفا بووە بۆ مامۆستا و قوتابیەکانی. و مامۆستا سەمیر کادیرێکی چاڵاکی ناوچەی مامۆستایانی ئاراز بووە و لە ماوەی ئەو 7 ساڵەی کە بەڕێوەبەر بووە پەیوەندیەکی باشی لەگەڵ مامۆستا و قوتابیان هەبووە، لەگەڵ دایک و باوکان و کەسوکاری قوتابیان.